بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان بێت لە بەرنامەی تەندروستی. هاینە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی. خۆشەویستان، بەرنامەی ئەم جارەمان بابەتێکە لەسەر کەیفیەتی خەو و ئەگەر ئەو کەیفیەت خەوە یعنی باش نەوێ خراپ بێت، تەسیراتی چییە لەسەر نەخۆشی کە لەسەر بیر و زێنی مرۆڤ کە بە دمانس ئەناسرێت چه تەسیرێکی هەیە لەسەر ئەوەسە. بەڵام پێشەکی پێشەوەی کە بابەتی بەرنامەی ئەم هەفتە بڵاوکەینەوە، من هەر پەیامێک بۆ پێم خۆش بوو لە بەرنامەی تەندروستی و پێشکەشی ئێوە خۆشەویستانی کەم، هەروە کە ئەزانن زیاتر لە 2 هەفتەیە کە خۆپیشاندان ناڕەزایەتیەکان لە شارەکانە دەستی پێ کردووە و لە هەر لایەکەوە بەتایبەت لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم بۆ هەر کۆبوونەوەیکی ناڕەزایی ئەوان لە گازی ئەشکاوەر، لە فیشەک، لە ساچمە لەوانە ئستفاداکرێت. لە ئاخێزەکانی پێشووتریشە لە چەند بەرنامەی کە ئەو زانیاریگەرە کە پێویست بوو ئێمە پێشکەش ئێوە خۆشەویستانمان کرد. ئەوەی کە هەیە لەسەر ئەوەی کە بەرنامەکەیشمان پارازیتە، یانێ ئەوەی کە پارازیتی ها لەسەر تقریبان لەسەر سەتەلایتەکە، هیوادارم کە بتوانن بینەری بن. بەش بە حاڵی خۆم بۆ بەرنامەی تەندروستی ئەوایژم کە نایکەم بە 95 یا 96، بەڵام زیاتر لە 90 یا 92% لە بینەرانمان ئەو کەسانن کە لە سەتەلایت کەڵک وەرەگرن و لە بەرنامەکانی تەندروستی لەوێ ئەبینن، کە هیوادارم ئەم بەرنامەیشە بێ پارازیت بێ خشەخشکە بگاتە دەستیان و بتانین کە بەهۆی ئەو هەلومەرجە کە هەیە من سریعان لێرە ئشاراتێک بکەم بە ئەو فۆریەتگەرەی کە احتماڵی هەیە بێتە پێشەوە. یەکێکی گازی ئەشکاوەرە. گازی ئەشکاوەر کە کات هەیە کە ئەی بینیت، یانێ هەم بە کەپسولەکۆ کە فرادرگێت یا ئەتەقرێ بەرەو خۆپیشاندەران، یا ئەوەی کە ئەو کەسە هەستەکات. هەستەکەشی ئەوەیە کە ئەحساسێکی زۆر زۆر ناخۆش یەکەم جار لە ناو لوتەوە ئەو کەسە هەستێکە بە خێرایی ئەڕواتە قڕک، حاڵەتی وەکو ئەوە کە بیبارێک ببژنیتە لوتی کەسێکە، یا ئەوەی کە کزەیەکی زۆر خراپی هەیە کە هەرو کزە ئەبێتە هۆکارێکە بە سریعی ئاو لە چاو بێتە خوارەوە. ئەوە باشترین حاڵەت ئەوەسە کە هەڵنەمژینی ئەو گازەسە ئەگەر دەسماڵێکی تەڕ، ئەگەر ماسکێک بێت ئەوە توانێت بەرگریکە. بۆیە بۆ ئەو حاڵەتە هەم شۆردنی لوت، هەم قڕک، هەم چاو، ئاوێکی سادە و سرد ئەوە ئەتوانێتی یارمەتی دەربێت. یانە ئەگەر ئەحیانن کەسانێکیش لەو نزیکانە بوون، ئەوانە ئەتوانن بە شۆردنێکی ئەوە ئەتوانی یارمەتی دەریان بێت. حاڵەتێکی تریش کە هەیە، حاڵەتێکی کە هیوادارین ئەوە نەیتە پێشەوە، ئەو نکاتە ئیمەنیگەرە ڕعایەت کردێت. هەروەکە وتم هێزەکانی سەرکوتگەر شەلم کوێرم ناپارێزم دەسەوەشنن و هەروەها دەسەگەرێکی تریش هەن ئیسا بۆ ئەوەی کە دڵی کەسێک خۆشکەن کە وتویە ئەگەر سەرکوتکەیت جوابت ئەدەمەوە. ئەو احتماڵیشە هەیە لە لایەنگەرێکی ترەوە بە تایبەتەوە سەڵتەنەت و شتە بە دوای شتێکی وا بگەڕن کە بۆ دەستخۆشی بۆ کەسێکی تر بەداخەوە شرایطەکە وای پێاتوە کە معلومیە بێت. بەڵام یەکێک لەو حاڵەتگەرە زەخمی بوونە، یعنی خوێن ڕێژیە. کاتێک کەسێک کە بەرفی شەکی ساچمە بێت، لە بازی حاڵەتیشە گلو لەگەر پلاستیکی یا گلو لەگەر جەنگی کە ڕژیمی ئیسلامی خۆی دەست ناپارێزێت لەوە کەڵک وەرەگرێت، خوێن ڕێزیە. خوێن ڕێزیە ئەگەر لە دەسە بێت، لە دەسە ئەو شوێنەوە خوێنی لێ دێتە دەرەوە بە فاصلەی 5 تا 10 سانتیمتر ژوورتر لەوە بە دەسماڵ یا بەند کەوش یا هەرچێکە لە بەردەسە، چونکە ئەولەویەت ئەوەڵ ئەوەسە کە قەت خوێن ڕێزی کردێ ببەسرێت جا ئەو شوێنیشە هەر بە دەسماڵێکی تەمیز، یا ئەگەر گاز پانسمان بوو ئەو ئیقدامە بکرێت لەسەر قاچ یەکەم جار ئەگەر خوێن ڕێزی بوو ئەو شوێنەی کە خوێنەکە تێتە دەرەوە ئەویش بە فشاریانێ باندێک یا
دەسماڵ ببەسرێت ئەگەر خوێنەکەی قەت نەبوو هەر بۆ شێوە کە بۆ دەست ڕایت ناکە بۆ پێش یا بۆ قاچ هەر ئەو کارە هەکەین یانێ کەمێ ژوورتر لەوە ئەیبەسین دیارە بەستنەکانیش ئەگەر بۆ نمونە ئەگەر بە دەسماڵێ بەسرا ئەوە بە تایبەت بۆ دەست یا باڵ ئەوە ئەتوانێت بەکاربرگێت ئەگەر بۆ نمونە تیکەی دار باشترە دارەکە هەرەوەنەکە 25 سانتە بێت کاتێکە گریەکە ئێمە ئەدەین ئەگەر لە بینەوە گریە ئەو دارە لە وەسەتی ڕای بگرین تقریبا بیپێچنینەوەک و فەرمان ماشین یاوەکە ئەوە ئەتوانێت ئەو خوێنڕێزیە قەت کات بەڵام ئەبێ ئاگادار بن کە ئەو شێوەند جۆرەیەک نەوێت کە خوێن نەگات بە ئەوەی بەرەو خواردتر هەیە ئەو ئەندامە تووشی مردووی بێ یاد یەکێک لە پەیامەکان کە پێشتر هاتوو پەیامێک بوو کە ئەگەر ئەو حاڵەتە وا بێتە پێشەوە کەسەکە لە بەشی مەغز و مێشکی تووشی خوێنڕێزی بێت لەو حاڵەتە دیارەوە حاڵەتێکی سەختا حتمما ئەبێ بڕوات بۆ شوێنێکە دەرمانگای جێگەی ئیتمینان بێت بەلای ئەوە تەخەسوسیە بەڵام لەو حاڵەتە ئەگەر بەشی سەر بوو ئەوە ئەبێت یەکەم ئەولەویەت خوێنڕێزی نییە لێرە ئەبێت متمەین بیت کە ئەو کەسە ئەتوانێت هەناسە بات یعنی ئەوڵین ئەولەویەت بۆ ئاوە حاڵەتێک کە کەسێک لە کاسەی سەرەوە توش خوێنڕێزی بوو یا ئەوە کە بەری کەوتە بوو ئاگاداربوون لەوەسە کە دەستگای هەناسەی بازە یانێ ئەو دەستگای هەناسە دەم قڕک ئەوە بازە ئەتوانێت هەناسە لێبات ئەوانە تقریبا ئەو حاڵەت گەرەسە کە دوو حاڵەتی مهم بوو چاوەڕوانەکەین ئەگەر بزانین ڕوتی ڕووداوەکان چۆن ڕوات حتمما ئەو ئەولەویەتگەرە ئەدەین و ئەو کەسانیشەکە هەنە بەشەکانی تەندروستیە ئەو کادرێکە ئیتمینان هەیە احتمادیان پێ هەیە خۆی دیارە ئەوانیشە لەناو کۆمەلگا زۆرن خۆشبەختانە ئەوانە ئەتوانن یارمەتی دەربن بەڵام ئەوە وەکو ئەولەویەتگەرێکە کە ئەگەر حاڵەتگەرێکە هاتە پێشەوە بتوانن ئەو یارمەتیگەرە بگەینن بە ئەو کەسانێک کە پێویستیان بە یارمەتی هەیە بەڵام لە هەر حاڵەتە وتوان شرایطەکە چۆن خەڵکیش خۆی تر تەجروبەی هەیە ئەمە یەکەم ئاخێز نییە چەندین ئاخێزتریش بووە بتوانن ئەگەر ڕوتی ڕووداوەکان بزانین بەرەو کوێ ئەڕوات حتمما هەر لە بەرنامەکانی تەندروستیە بە یارمەتی هاوکارانم ئەو زانیاریگەرە ئەگەر پێویست بێ حتمما پێشکەشی ئێواکەین بە هیوای ئەوەیشە کە بە ئازادی ئەوەی کە بە ئامانجگەیشتنمان ئەوەی کەترمە نەبینین کە هێزێکی سەرکوت لە ناو خیابانە خەڵک وەربگرێت لە فیشەکی جەنگی بۆ ئەوەی کە کەسێک محتەرز بوو دینە سەر بابەتی بەرنامەی ئەم جارە ئەم هەفتەمان کە لەسەر کەیفیەتی خەوە کەیفیەتێکی خەو ئەگەر خراپ بێ یانی باش نەبێت تەسیراتی چییە لەسەر نەخۆشی کە دێمانسی پێژن نەخۆشی دێمانس یعنی نەخۆشیکە کە سلولگەر مەغزی زۆرتریش ئەڵبەتە لە لاوانیشە تێتە پێشەوە بەس زۆر کەمە بەڵام لەوانەیە کە تەمەنیان هاتە سەرەوە بە تایبەت ئەڕواتە سەرەوە بەهۆی ئەو ئاڵوگۆڕەی کە لە خانەکانی مێش کە دێتە پێشەوە تووشی ئەوەی کە لەبیرکردن ئەبن زەینیان کەم نەبێتەوە یانێ حەسا و کتابێتر ناتانن بە باشی بکەن ئەڕۆنە دەرەوە ڕێگەی ماڵ گومەکان یا بۆ نمونە ئەگەر کەوش ئەەکەنە پایان کەوشەکەی خۆیان و کەوشی کەسێکی تر لە یەک ناکەنەوە گۆرەوی بۆ نمونە گۆرەوی ئەەکەنە پایان گۆرەویەکانی خۆیان یا ڕەنگا ڕەنگن نە ئەوەی کە هەواسیان نەبوو بە بەڵکو ئەوەی کە نازانن ئەوە دمانسە یانێ وەکو ئەوە نەخۆشی فەراموشی
ئەو کەیفیەت خەویشە کەیفیەت خەو چ کەیفیەت خەوێک باشە یعنی خەونێک کە تۆ کاتێک خەوتیت جیا لەوەی کە زەمانەکەی کە هەمیشە لە چەندین بەرنامە بە هۆکارگەر جۆراوجۆر لە بابەتگەر تەندروستی جۆراوجۆر وتومانە کاتەکەی ئەوێت 7 تا 8 ساعت بێت بەڵام ئەو 7 ساعتیشە ناتوانێت زەمانەت ئەوە کات کە خەوەکە خەوەیەکی باشە بەڵکو ئەو خەوە ئەبێت حتمەنە خەوێکی ئەمیق بێت کاتێککە ئەو کەسە هەڵسا لە خەو هەم ئیحساسی ئەوەی کە ئینەرژی هەیە هەم ئیحساس ئەوەکە کە خەواڵونی ئەو بە کەیفێتێکی خەوی باشی پێژن بەڵام بۆچی ئەم بابەتمانە بۆ ئێوە هەڵبژار هەروە کە ئەزانن سەرەتاکانی ساڵی 2026 زاینیە سێ تاقیق کرا یانی لە 2025 نەتایجی سێ تاقیق هاتە دەرەوە کە لە مانگەکانی سپتامبر و ئۆکتۆبرە بوو و تاقیقێکیش کە تازە کراوە بۆیە یەکدانە نەشریەی علمی هەر سێ تاقیقەکەی کۆ کردووەتەوە کە بەعنوان تاقیقاتێک کە لە 2025 و یەکدانە تاقیقی تازە کە لە 2026 کراوە لەسەر کەیفیەتی خەو و کاریگەریەکانی لەسەر ئەم نەخۆشیەکە دمانسیە ئەو نەخۆشی حافزەسە ئەنجامیان داوە کە من پێشکەشی ئێوە خۆشەویستان یەکەم هەر سێدانەکەی یەکێکی متاڵعیگە کە کردویانە ئەو ئسکەنگەرە یانێ ئەو ئەو ئەشعەگەرە ئەو وێنەگەرەی کە بە ئەشعای گیراون کە ئمارای بەتایبەت ئمارای کە بە ئمارای گیراون ئەوانە متوەجی بوو بن ئەو کەسانەی کە سیستمێک هەیە کە گلیمفاتیکی پێژن ئەگەر ئەو سیستم گلیمفاتیکە زەعیف بێت ئەوانە لە معرەزێکی ئەم نەخۆشیە دمانسە زۆرتر هەن جا بۆ ئەم سیستم گلیمفاتیکە کەشفێکی تازەست یانێ لەناو جانەوەرگەرە حیواناتێکە ئازمایشیان کردو لە سەریانە هەمەوەی کە لە حاڵەتی خەوە بوون ئەکسیان کردو بەڵام ئەم ئازمایشە لەسەر مرۆڤ کراوە من حتمەنە ئامارەکەیشی پێشکەشتان نەکەم هەر ئەم سیستم گلیمفاتیکە تقریبا شتێکی تازەیە یعنی ئەوە نییە کە مۆردێ بێ 5 ساڵ 10 ساڵ زووتر بناسێ مۆردێکی تازەست کە تازە کەشف کراوە ئەوەیشە ئەو سیستمەسە ینی یەکدانە سیستمە کە مەجموعەیکە لە سلولیە ئەو خانگەرە و مایعی کە لە مێشکە هەیە سەمگەرێک کە ها لە مێشکە پاکیەکاتەوە هەروەوتم کە ئەمە کەشفێکی تازەست ئەم سیستمە ئەو ڕەگەرە کە خۆینەوەن بۆ مەغز لە دۆر ڕەگەکانە سلولگەرێکیان کەشف کردگە کە ئەو سلولگەرە بازی لە ئەو مەوادە زائدەی کە هەیە لە جیایەکەنەوە کاتی جیایان کردەوە چۆن ئەڕواتە دەرەوە مایعێک هەیە کە بە مایع مەغزی نخاعی یا CSF ئەناسرێت ئەو کەسانێکن کە دیویتیانە ئەگەر لە بەشی کەمەریان جاروبارێک ئەو مایع ئەکێشن بۆ ئازمایشکردن ئەینێرن بۆ ئازمایشکە بۆ تاقیقات یا بۆ ئەوەی کە بزانن مەننژیتی هەیە یانە چونکە ویروسی خەتەرناکی مێشکیە ئەو مایع مەغزی نخاعیە یعنی ئەو سلولگەرە ئەو میکرۆبە جیاکەنەوە ئەم مایع مەغزی نخاعیە خارجیەکە لە مێشک ئەڵێن کە ئەگەر کەسێک ئەم سیستەمیە زەعیف بێت ئەمە تاقیقێکی تازەیە جیا لەو تاقیقەر 2025 کە ئەوە ئەتوانێت مستعدی دێمانس بێت تاقیقێکی دوومیشیان ئەوەیە کە ئەو کەسانی کە ئاپنەیان هەیە ئاپنە یعنی حاڵەتی تەنگە نەفەسی یا خەفگی خەفەبوون لە حاڵەتی خەوە دیار ئەتوانێت حاڵاتێکی ئەوە بێ خڕخڕیان خڕخڕی قوڕگیشیان بێت ئەو حاڵەتی خەفەگیە کە دەسەدات ئەڵێن کە ئەو کەسانی کە ئەم حاڵەتیانە هەیە احتمالی هەیە کە خوێنڕێزی مەغزی کە خوێنڕێزیگەرێکی بچووک بێت بەڵام لە دواترە ببێتە هۆکارێ بۆ سەکتەی مەغزی لەم کەسانە ئەڕواتە سەرەوە تاقیقی سێوەمەکەیشی ئەوەیە کە هەر بێخەویە بیان ئەوانەی کە بێخەوی درێژ ماوەیان هەیە یا ئەوەی کە بێخەویکی مزمنیان هەیە ئەو بێخەوی مزمنە ئەتوانێت بێتە مشکلاتێک هەم اختلالی شناختی بێت شناختیانێتر شناختیانێت نەزانین وەخت زەمان شەخص کەس ئەوانێتر هەموو شتێکە بە یەکێک لە مشەخەسەی نەخۆشیەکان کە ئالزایمرە بێتە هۆکار دیارە تاقیقە سێومە پێشتریش تاقیقی تازە نییە
بەڵام هەر بە ئامار و ئەرقام دیسانەوە بەڕاستیان کردووە. پێشتریش لە ماوەیەکی زۆر لەمە پێش ئەزانم لە بەرنامەی تەندروستی ئەو تاقیقاتی کە کرابوو دیسان ئەومانە پێشکەشتان کرد. بەڵام ئەوەی کە ئەتوانین بڵێن ئەوەی کرد لەم گزارشە هاتووە دەرەوەکو راپۆرتێکە داویانە لەسەر ئەم سێدانە تاقیقا لە راپۆرتەکەەوە نووسیاوەکە کە خەو ئیسە سابت کراوە کە بەشێکە لە سڵامەتی، یعنی وەکو ئەوەی کە بەدەن چۆن احتیاجی هەیە بە بۆ نمونە ویتامینەکان یا مەوادێکی غەزایی مقاوی بە هەوای تازە، خەویش یەکێک لەو نیازمەندیە گەر ئەوەڵیەسە، یعنی یەکێک لەو پێداویستە یەکەم گەرەسە کە لەش احتیاجی هەیە و تەسیری کاریگەریشی هەیە کە میزان و کەیفیەتەکەی چۆن بێت. وتویانە کە خەو خۆی تەسیری فقط لەسەر بۆ نمونە لەسەر مێشک نییە، لەسەر ئەو سیستم گردشخونە یا ئەو دڵ و دەمارەکان هەیەی لەسەر سیستمی هەناسە یا ئەو دەستگای هەناسەدانە هەیە تەسیری هەیە لەبەن تەفەکر و بیرکردن و حافزە و زەین و ئەمانیشەکە ئەم تاقیقە کە زۆرتر لەسەر ئەمەسە تەسیری هەیە. پس ئەوێ بزانین کە خەو هەم لەسەر سیستمی دڵ هەم دڵ منزورم قەلب و ئوروخە، هەم لەسەر سیستمی هەناسەدانە و هەم لەسیر مێشکە ئەو بەشەی کە هەڵەگەڕێتەوە بۆ بیرکردن یا زێن ئەوانە تەسیری خۆی هەیە. بۆ ئەم تاقیقەی کە ئەمان کە ئەم سێ تاقیقە کردویانە زۆرتر لەسەر نەخۆشی دمانسەکە دمنتیاس یا ئەو لە ئێران هەر دمانسی پێژن لەسەر ئەو نەخۆشیێسە کە سێ تاقیقە وتیانە کە خەو ئەگەر نامناسب بێت، منزوریان وەزە کەیفێتی کەم بێت، بازی خەوگەر هەست بە ئسترسەوە هەیە، ئەوانە ئەتوانێت ئەگەر کەسێ ئەو خەویە نامناسب بە فشارخۆینیشی لەسەرەوە بێت، ئەو یەکێک لەو ئیسپات گەرەزە کە پێشتر سابت کرابوو کام فشارخوێنت لەسەرەوە بێت، هەم ئەوەی کە خەوەکەیش و باش نەبێت، ئەو کەسانە مەعموڵەن نە هەموویان بەڵام دەرسەدێکی زۆریان تووشی ئەو نەخۆشیگەر حافزە یا ئەو خلال حافزە تا ئالزایمەر و نەخۆشیگەر زاکرە ئەڕۆنە پێشەوە. متاڵعەی ئەو سیستم گلیمفاتیکە کە وتمان متاڵعەیەکی تازە ئیمساڵ دیسانەوە تاقیقیان کردووە. یەکەم تاقیقە و گەورەترین تاقیقەکەی لە ئۆکتۆبری 2025 یان ساڵی پێشووە بووە کە ئەو تاقیقاتە کراوە. معموڵەن وتویانە کە بۆ ئەم سیستم گلیمفاتیکە وتیانە یەکدانە سیستم دەفعی زوباڵەس لە مێشکە، یعنی زبڵ و ئەو شتانەی کە لەو سیستم گردش خوێنە ئەڕوات ئەم سیستم گلیمفاتیکە یەکێک سیستم دەفعی ئەو زبڵە سەکە لە مێشکە کۆوە بێتەوە. نووسیانە بە تازگیش کەشف کراوە، پێشتر ئەمانە پێیان پێ نەبرد و ئەم سیستم گلیمفاتیکە ئەوە تاکیدە لەسەری کە لە کاتی خەوە کارایەس، یعنی ئەو سیستم دەفعی زوباڵەی مێشکە لە کاتی خەوە زۆرترین فعالیەتی هەیە، وتیانە زۆرترین فعالیت، یعنی ناوڕۆژە ئەو کەسە کە خەبەرە ئەو سیستمە کارەکات، بەڵام کاراییەکەی ئەو ئەنازە نییە بۆ دەفعی ئەو زوباڵەگەرە کە لە مێشکە هەیە لە خەوە. پس خەو ئەویش خەوێکە هەم کەیفێتی باش بێت، یانێ خەوەکە هەم خەوێکی قوڵ بێت، خەوێکی سەنین بێت و هەم ئەو زەمانیشە توول کێژیانە 7-8 سەعات، ئەوە ئەتوانێت ئەو سیستم گلیمفاتیکە یعنی تاثیراتەکەی باشتر کات، مثبتتر کات. ئەوانە ئەوم لە کاتێکە کە ئەو ماوەسە کە ئەو کەسە خەوتووە سیستم گلیمفاتیک ئەو سموم و مەواد سەمیە کە هەیە یا مەوادێکی زاید نەفقەت سەمەکان، مەوادگەرێکی ئیزافیش لە مێشکە خارجەکات کە ئەو مەوادە ئەگەر تەجەموع پەیاکات کەشف کراوە کە ارتباطیان هەیە لەگەڵ نەخۆشیگەر سیستم زەواڵی عەقڵ یا هەرم دمانسە، بۆیە ئەوێت ئەمانە حتمەنە لە سیستمی عەسەبی مێشکە دەفکرگەیان ئەم زوباڵەگەرە ئەم سەمە هەم مەوادێکی زیایە. ئەوەشە وتویانە کە ئەم متاڵعە نیشانەدات کە باشتربوونی ئەم سیستم گلیمفاتیکە احتماڵی هەیە ئەبزارێکی زۆر بەهێز بێت بۆ ئەوەی ئەو کەسانە
توش بە نەخۆشی زەواڵی عەقڵ نەبن یا توش بەم نەخۆشی دەمانچە نەبن. بۆیە ئەوەسە کە وتویانە ئەبێت تاقیقاتێکە لە ئایندە کردێت ئەم سیستەمە کە سیستمێکە تاین بێژین وەکو سافیکە ئێمە ئەگەر خولاسەکەینەوە ئەو مەوادەی کە وەکو زوباڵە ئەناسرێ سەمین یا زیاین لە مێشکە کۆکاتەوە دەفعیانەکات ئەبێت لە بیری ئەوە بین کە ڕۆژگەرێک بدۆزینەوە کە ئەم سیستم گلومفاتیکە باشتر کارکات. ئەوەی کە خۆشیان وتویانە نووسیانە کە یافتەکان پێشتر لەسەر جانەوەرگەریش تاقیق کراوە، ئەوە وتویانە کە هەرچەند کە تاقیقاتەکە ئەبێت لە داهاتووە درێژەی پێ بدەین، بەڵام یەکێک لەو پایە ئەسڵیگەری ئەم سیستم گلومفاتیکە ئەو CSF یانی ئەو مایعی کە مایعێکی محدود ئەوە نییە کە هەمیشەیش بێت وەکو مایعی مەغزی نخاعی ئەناسرێت. وتویانە کە ئەمە ئەو مەوادە زایدیشە ناویان بردووە کە ئەمانە یەک نوع پرۆتئینن کە ئەو پرۆتئینگەرە لەو دەمارە خوێنیگەرە سلولگەرێکی تر هەن کە ئاڵفایان پێژن کە ئەو سلولگەرە ئەم مەوادە سەمیە ئەم زبڵ و نوشتەی مێشکە کە ئەڕوات بۆ مێش کۆیەکاتەوە وە دەفعیەکات. ئەوەیە کە وتویانە ئەم پرۆتئینیشە خۆی دەور و نەخشی هەیە لە توشبوون بۆ نەخۆشی ئالزایمەر. بۆیە ئەمە گەرگیان ئەوە بڵێن کە باشتربوونی ئەو چرخەیە کە هەیە هەم دەمارەکان ئەوەی کە ئەو مەوادە سەمە دەفعەکات و ئەو مایع مەغزی نخاعیە کە ئەوانە کۆکاتەوە دەفعیەکە یعنی لە مێشک لەوانە خاڵیەکاتەوە ئەبێت بۆ ئەوە هەوڵ بدەن. بۆ تاقیقاتەکەیشیان وتیانە لە 45,000 کەس 45,000 کەس لە بانکی زیستی بریتانیا بووگە ئەمانە MRIیان بووگە MRI مێشکیان بووگە ڕسییان کردووە. وتیانە پێشتر ئەو ئامارە بەردەستمانەوە یعنی ئەم تاقیقاتێکە 2026 کۆکراوەتەوە 45,000 کەس بە ئیزافەی ئەو ئامارەی بووگە کە ساڵی 2025 بووگە کە دیارە ساڵی 2025 ئەو کەسانێک کە بەشدار بووگەن زۆر کەمتر بووگەن کە لەسەر ئسکەنەکانیان یعنی MRIەکانیان تاقیقاتیان کردووە. ئەوتیانە سێدانە نیشانگەریشیان زیستی کردباتیان هەیە بە عملکردە پیش ڕسییان کردووە. دیارە سێدانە هەم دەمارە خوێنیەکانە هەم ئەو مایع مەغزی نخاعیەسە هەموو سلولگەریشە کە ئەو سەمگەرە لەو دەمارە خوێنیگەرە لە مێشکە ئەکێشێتە دەرەوە. ئەمە یەکێک لەو تاقیقاتە بۆ کە کرا بۆ هەروەها دیارە لەسەریشی بازم زۆر تەکیدیان کردووە تاکیدەکەیشی لەسەر ئەوەسە کە حتمما ئەو سیستم گلۆڤاتیکە و ئەو سێدانە نیشاندەرە کە ئرتباتیان بوو بە تایبەت CSFەکە بۆ سوڕانی یانێ گەڕانی ئەوانە هەرچێ سوڕان و گەڕانی ئەوانە باشتر بێت یارمەتی دەرە بۆ ئەوەی کە ئەو کەسە تووشی نەخۆشی ئالزایمەر لە داهاتوە نەبێت. هەروەش کە خۆشیان شاریان کردو وتیانە ئەم سیستەمە لە خەوە زۆرتر فعالە یانە ناو ڕۆژیشە هەیە بەڵام دیارە بۆ شێوە کە لە حاڵەتی خەوە فعالە نییە. بۆیە کەیفیەتی خەو کە ئەمان دەژین کەیفیەتی خەو هەم زەمانەکەی هەم خەوەکە وتمان سەتحەکەی ئەمێق بێ خەوێکی سەمین بێ قوڵبێ ئەوانە ئەتوانێت تەسیری بێت. دیارە ڕوتویان ئەم مایع مەغزی نخاعیە دیارە تەسیراتێکی تریشی هەیە لەسەر حفزی فشار خوێن ئەگەر بۆ مایعیکە یعنی مایعکە CSF ئەگەر وتیانە باشە ئەو مایع مەغزی نخاعیە شتێک باشە بۆی کە ئێمە بتوانین بێژین سوڕانێکی باشی هەیە. یانە کەسێکە دیابەتی هەیە مدیریەتی دیابەت کات یا ئەوەی کە هەوشی بێت تووشی دیابەت نەبێت ئەو مەرزقەنە یا فشار خوێنە حفزی فشار خوێنە فشار خوێن نڕواتە سەرەوە بە تایبەت دیابەت و فشار خوێن ئەوە ئەتوانێت تەسیری بێت لەسەر سوڕانی ئەو CSF یا ئەو مایع مەغزی نخاعیە. یەکێک لەو شتگەرێکە مناسبە بۆ سوڕانی وەرزشێکی منەزەمە یعنی ئەو کەسانە بتوانن ڕۆژانە لە کات و ساتێکی دیاری کراوە وەرزشی گیان بێت ئەگەر ئیسەر دماوەی 5 دقیقە 10 دقیقە 20 دقیقە بەڵام منەزەم بێت و ڕۆژانە. بۆ CSFەکەیش هەروەکە
ئەگەر وتیانە ئەگەر هەمویان ئەمانە ئەگەر یعنی هەم حفزی فشار خوێن هەم ئەوەی کە دیابەت کۆنتترۆل کردی وەرزشێکی مناسبیش بێت هەم تاسیری هەیە جیا لە CSF یان تاسیری باش لەسەر لێدانی دڵیش تاسیری هەیە. دوو تاقیقەکەی تریان وتمان یەکێکی لەسەر ئەو خەفەگیەسە کە ئەو حاڵەت خەفەگیە ئاپنەی پێژن ئاپنەی تەنەفوسی بەتایبەت لە حاڵەتی خەوە و حاڵەت خەفەگیە تێتە پێشەوە وتیانەکە ئەمە ئەتوانێت خەتەری پێشتریش تاقیقات کرابوو ئەتوانێت زەواڵ ئەو دمانسە یا ئەو زەواڵ ئەقلام خەتەرەکەی مەترسیەکەی بواتە سەرەوە هەروەها بۆ سەکتەی دڵیش وتیانە ئەمە ئەتوانێت تاسیری هەیە بەڵام بۆ تاسیر دڵە تقریبا تیانە 100% نییە ئەبێت تاقیقاتێکی زۆرتر بکرێت. ئەم تاقیقیشە هەر لە ئۆکتۆبری 2023 کراکە بەڵام تاقیق بوو کە 8 ساڵی خایاندە بوو و ئەوەیان وتە بوو کەم ئاپنە ئەتوانێت جیا لە تەسیراتی لەسەر دڵ ئەتوانێت خوێن ڕێزیگەرێکی بچووک دروستکات لە مێشکە کە ئەوە بە دوای ئەو ئەتوانێت سەکتەی مەغزی یا ئەو جڵدەی مێشکە و دەماخە دروست پێت و هەروەها تەسیریشی هەیە لەسەر ئالزایمەر. ئاخری متاڵعەکە کە متاڵعەکە ئەوە پێشتریش نەتیجەی بوو یعنی ئیعلام نەتیجە کرابوو بەڵام بۆ ئەوەی کە متاڵعەکە کامڵتر بێت متاڵعەی بوو کە لە سپتامبری 2025 دایاندەرەوە ئەوەیە کە وتیان بێخەوی مزمن ئەگەر کەسێک کە تووشی بێخەویەکی درێژخایەنە ئەوە توانێت خەتەری زەواڵی ئەقڵک یعنی ئەو دمانسە تا 40% ئەفزایش بێت. ئەم حاڵەتیە کە بێخەوی مزمنە ئاماری کا لە بەرپرسیانە و ئامارە ئێژن ئەوانەی وای بێخەوی مزمنیان هەیە بەنسبەت 2 تا 3 ئەوەندە زۆرتر لەو کەسانەی کە تووشی ئەم حاڵەتە نین لە مەترسی تووشبوون لە بە نەخۆشیەکانی ئالزایمەر یا دێمانس هەن. ئەوش ئەو تاقیقاتە بوو دیارە ئەم تاقیقاتیشەمانە تاقیقاتێنین بە 1 مانگ 2 مانگ ئەم تاقیقاتیشە 5 ساڵ و 6 مانگی خایاندە بوو تقریبا وتیان 16% لەوانەیە کە تووشی بێخەوی مزمنیان یعنی ئەو بێخەوی مزمنیشە چۆن نەزانن پرسیاریان لەکەن ئولگوگەر خەوی کەسەوانە معموڵن پرسشنامەگەرێکن کە لای ئەوانە دایانن تستگەرێکی حافزس بەر ئەشعای مەغزیا ئەو MRI و ئسکەنوشی شاگرن ئەوانە ئەتوانێت تاسیری بێت. بینەرانی خۆشەویست ئەوە ئەو تاقیقاتە بوو کە لەسەر کەیفیەتی خەو کە چه تاسیر و کاریگەریکی هەیە لە سەر تووشبوونی مرۆڤ بە نەخۆشیەکانی زەین و حافزە کە تاقیقاتێکی تازە بوو هەر لەم ساڵی یەکەم ڕۆژیانی ساڵی 2026 دراوە دەرەوە کە ئێمەش پێشکەشی ئێوە خۆشەویستانمان کرد. هیوادارم کە بەرنامەی ئەم جارێشمان جێگەی ڕەزامەندیتان بوێت تا بەرنامەی داهاتوو ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی بۆ ئێوە ئازیزان ئاواتی خۆم و باقی هاوکاران.